سوریای ناوەندێتی کۆتایی هات. لە ئوردن کورد بە ئەمریکایان ڕاگەیاند دەستبەرداری هەسەدە و ڕێڤەبەری نابن. دیمەشق ڕازیە بە جۆرێک لە لامەرکەزیەت بەڵام ناوی فیدراڵی نەبێ. گۆڕان لە سیاسەتی ئەمریکا و دیمەشقدا دروست بووە. شەرع لە ژێر فشارێکی زۆردایە. عەلەویەکان ئەنجومەنێکی سیاسیان ڕاگەیاند ڕەنگە لەمە دواجم و جۆڵ بکەن. ئەمریکا دەستبەرداری هەسەدە نابێ و متمانەی بە شەرع نییە. سووریایەکی ناوەندی کۆتایی هات. ممکن نییە جارێکی دیکە دەوڵەتێکی ناوەندی. لە نووسینی سەرتیب جەوهەر. ماوەیەکی درێژە گفتوگوی نێوان ڕۆژاوای کوردستان و دیمەشق هەڵپەسەر دراوە. هەوڵێک هەبوو کۆنفرانسێک بە بەشداری وڵاتانی ئەمریکا و ئەوروپا لە 14 ئاب لە پاریس بکرێت. بەڵام دیمەشق بە بیانی بەستنی کۆنفرانسێک لە حەسەکە خۆی لە کۆبوونەوەی پاریس کێشایەوە. لە ماوەی هەفتەی ڕابردوو بە مەبەستی دەستپێکردنەوەی گفتوگوی هەردوولا ئەمریکیەکان لە دیمەشق لەگەڵ شەرع لەگەڵ وەفدێکی کوردیش مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد لە عەمان کۆبوونەوە. بەدڵنیایی و خۆکێشانەوەی دیمەشق لە کۆبوونەوەی پاریس لە ژێرفشاری تورکیا بوو. ئەمەش لەبەر چەند هۆکارێک. یەکەمیان نەیدەویست کۆبوونەوەیەک لە نێوان کورد و دیمەشق بکرێت وڵاتانی کاریگەر ئامادە بن و پرسی کوردیان ڕۆژاوی کوردستان ببێتە پرسێکی نێودەوڵەتی. دووەم نەیدەویست کورد و دیمەشق لەسەر مێزی گفتوگۆ هاوکوف بەرامبەر یەک دابنیشن وەک دوو لایەنی ململانێ. بەڵام دەیەوێت دیمەشق وەک مەرجع تەماشا بکرێت و کوردیش وەکو کەمینە و ناکاریگەر. سێیەم نەیدەویست پاریس ڕۆڵەی پێ بدرێ ببێتە سەنتەری کۆبوونەوە چارەسەری پرسەکانی سووریا بە تایبەتیش پرسی کورد. بەڵکو دەوێت تورکیا وەک میحوەر و سەنتەری کۆبوونەوەکان بێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەفدێکی کۆنگرێس و ئیداری ئەمریکا هاتنە ناوچەکە بۆ تەکاندانێک بە گفتوگۆی نێوان ڕۆژاوای کوردستان و دیمەشق. لە کۆبوونەوەکەی عەمان وەفدی کوردی بەڕۆنی بە ئەمریکایان ڕاگەیاند ئەوان ئامادە نین بۆ جێبەجێکردنی ڕێکەوتی دەی ئادار چونکە هیچ متمانێکیان بە حوکمڕانانی نوێی دیمەشق نییە. لە ماوەی دەمانگی دوای ڕوخانی ئەسەد چەندین کۆمەڵکوژی لەلایەن چەکدارانی شەرع کراون. هەروەکیش بە کاتێکی سووریا بەژار نەبووە لە بڕیارەکانی قۆراغی گواستنەوە کە لەلایەن ئەحمەد شەرعەوە دەرکراون. بۆیە ئامادە نین لە ئیداری ڕۆژهەڵاتی فورات و نەهێزەکانی هەسەدە ڕادەستی حکومڕانانی نوێی سووریا بکەن. ئەوەی ئەوان دەیانەوێ ڕێکەوتنە لەسەر ڕێبەری خۆسەر ئیدارە زاتیە. هەروە پێدانی تایبەتمەندی بەهێزەکانی سووریای دیموکرات لە چوارچێوی سوپای سووریا. لە دیمەشقیش وەفدەکەی ئەمریکا بە نیگەرانی و بە جۆرێک لە تووڕەی گفتوگویان لەگەڵ ئەحمەد شەرعەدا کردووە. نیگەرانی خۆیان لەبارەی دوو پرس بەڕوونی ڕاگەیاندووە. یەکەمیان بارودۆخی ئەمنی ئەو کۆمەڵکوژیانی کراون بە تایبەتیش لە ناوچەی دروزەکان. دووەمیشانە و دەزوەردانی تورکیا لە بڕیارەکانیان. لە دوای ئەو کۆبوونەوانە وەفدی ئەمریکا بە تایبەتیش تۆماس باراک نوێنەری تایبەتی ئەمریکا لە لێدوانێکیدا بە ناڕاستەوخۆ ئاماژەی بەوەدا کە پێویستە لە شێوێک لە لامەرکەزیەت بگەڕین بۆی پێکاتەکانی سووریا تایبەتمەندی قەومی فەرهەنگی خۆیان بپارێزن. ئەمەش گۆڕانێکی نوێ بوو لە سیاسەتی ئەمریکا و پێدەچێت ئەمریکا پاشەکشەی کردبێت لە سیاسەتی پشتیوانیکردنی سووریایەکی ناوەندی. هەر لە دوای لێدوانەکانی ئەمریکا ئەحمەد شەرع ڕایگەیاند ئەوان ئامادەن بۆ گفتوگۆ لەگەڵ پێکاتەکانی سووریا تەنها ڕازی نین بەجیابوونەوە. وەفدی ئەمریکایان ئاگادار کردەوە کە ئەوان ڕازین بە جۆرێک لە لامەرکەزیەت بە مەرجەگنای فیدراڵی نەبێ. ئەمەش گۆڕانێکی نوێ بوو لە لێدوان و قسەکردنەکانی دیمەشق چونکە لە ماوەی دوو مانگی ڕابردوو جگە لە ئەحمەد شەرع بەرپرسانی دیکەی حوکمڕانانی نوێی سووریا جگە لە ناوەندێتی یا مەرکەزیەتی دیمەشق هەموو چارەسەرێکیان ڕەتدەکردەوە. بەڵام ئەم لێدوانە بەڵگەی کاریگەری فشاری ئەمریکا لەسەر هەڵوەست و تێگەیشتنی دەسەڵاتدارانی دیمەشق بە پێی خوێندنەوە بۆ کۆبوونەوەوانە و گۆڕانکاریەکانی چەند هەفتەی ڕابردوو پێدەچێت ئەمریکاش پێی خۆش بوو بێ کۆبوونەوەی پاریس سەری نەگرتووە. ئەم هەنگاوانەی ئێستای بۆ ئەوەیە یەکەم لە ئەمریکا سەنتەری بڕیاردان و گەیاندنی لایەنە ناکۆکەکان بێ و محوەری چارەسەری بێ لە سووریا. دووەمیشان بەر لە هەر کۆبوونەوەیەکیان گفتوگویەکی دیکە پێشوەختەی هەڵەگشتەکانی چارەسەری لە نێوان هەردوو لایەکلایی بکرێتەوە. اینجا بێ نێوانگیری ئەمریکا و بەشداری لایەنە پەیوەندیدار کۆبوونەوەی نوێ بکرێ. ئەوەی زۆر گرنگە بخەینە ڕوو ئەمریکا بەڕوونی لە کۆبوونەوەکەی عەمان و کۆبوونەوەکەی دیمەشق ڕایگەیاندووە کە هێزەکانی سووریای دیموکرات هاوبەش و هاوپەیمانی استراتیژی ئەمریکان و دەستبەرداریان نابن. واتە ئامادە نین ئەو هێزە ڕادەستی دیمەشق بکەن چونکە متمانەیان بە ئەحمەد شەرع نییە. ئەم هەڵبەستە زۆر گرنگە بۆ کورد و داهاتووی ڕۆژئاوای کوردستان بە مەرجێک ئەمریکا لە هەڵوەست و سیاسەتی خۆی پەشیمان نەبێتەوە. هەر لەم چەند هەفتەی ڕابردوو لەلایەن عەلەویەکان ئەنجومەنێکی سیاسی بە بەشداری ژمارەی کەسایەتی کاریگەری عەلەویەکان بە ناوی ئەنجومەنی سیاسی بۆ ناوەڕاست و ڕۆژئاوای سووریا خۆی وەک نوێنەراتی عەلەویەکان ڕاگەیاند. ئەو ئەنجومەنە لە بەیانی خۆیدا بەڕوونی داوای فیدراڵی بۆ ناوچە عەلەویەکان دەکات. ئەمەش پێشکەوتنێکی نوێ لە دۆخی عەلەویەکان کە تا ئێستا ڕێبەرانی ئەو پێکاتەیە بەڕوونی دیار نییە.
بەڵام پێدەچێم ئەنجومەنە لەلایەن وڵاتانی کاریگەر پشتیوانی بکرێن و لە مەودووە ئەوانیش بێنە کۆڕ و کۆبوونەوەکان و وەک نوێنەری عەلەویەکانی سووریا قسەی خۆیان هەبێت. سەبارەت بە دروزەکان پێشکەوتنی زۆر هەیە. ئیسرائیل بەجددی لە پشت دروزەکانەوە دەیەوێت ناوچەیەکی دابڕێنراویان بۆ یەکلایی بکاتەوە و ڕاڕۆ یاخود کۆردۆرێکیشان بۆ بکاتەوە لە ژێرناوی هاوکاری مرۆیی. هاوکاتە و پێکاتەیە لە هەموو پەلامار و هێرشێکی حکومڕانانی سووریا بیان پارێزێ. خولاسە سووریای ناوەندی یاخود مەرکەزی کۆتایی هاتووە. ممکن نییە جارێکی دیکە بگەڕێتەوە سەردەمی ناوەندێتی. ئێستا هەندی مەشقۆمیش وڵاتانی بڕێر بەدەست بە دوای شێوەیەکی دیکەدا دەگەڕێن لە حکومڕانی تا بتوانن پێکاتەکان کۆبکەنەوە.